بسم الله الرحمن الرحيم. پرسەی دوو هاوسەرە لە ئیدارەی سربەخۆی سۆران کە لە ڕووداوە کارە ساتبارەکەی شەوی هەینی لەسەر شەممە لە باڵەخانەیەک لەگەڵ 12 کەسی دیکە بەهۆی ئاگرکەوتنەوەەوە گیانیان لەدەستدا. کە سوکاری و قوربانیانە دەڵێن ئێمە چاوەڕێی ئەنجامەکانی لێژنەی لێکۆڵینەوەین، بەڵام ئەو ڕێژە قوربانیە لە ڕووداوێکی وە جێگای پرسیارە چۆن نەتوانراوە ڕزگار بکرێن. دوو لەو قوربانیانە قوربانی بنەماڵی ئێمە بوون. مستەفا ئیسماعیل سادق کا دەکاتە برازای من لەگەڵ هاوسەری کە هەردووچیان مامۆستا بوون، پیشەی مامۆستا بوون. مستەفا ئیسماعیل بۆ خۆی قوتابی زانکۆ بوو و قوتابی ماستەر بوو، خێزانێکی بە هەماشەوە پیشەی مامۆستا بوو. ئەو ڕووداوی شەوی ڕابردوو بەڕاستی شۆچ کردین. بەعام ینی ئەوەی کە تەماشای ئەو ڕووداوی بکربێت دیقەتی ئەوە ئەدات کە کەم تەرخەمیەکەیە لەوەی کە ئەو قوربانیانە بەر لەوەی کە ڕۆحیان با بڵێن کە ببنە قوربانی دوا هەناسەیان بدەن لە پەنجەرە ئاماژەیاندا بەو مۆبایلێکە لە بەردەستیان بووە، بەڵام کەسێک نەبووە بە هاواریان بچیوە ڕزگاریان بکات. ئەگەر چی خەڵکێکی زۆر لەوێ کۆبووتەوە، بەڵام وەسائلی پێویست نەبووە بۆ ئەوەی ئەوانە ڕزگاریان ببێت لەو مەرگە ساتە. سەرجەم قوربانیانی ڕووداوەکە کە 14 کەس بوون بە دووکەڵی ئاگری نهۆمی دۆمی باڵەخانەکە خنکاون. سەرپەرشتیاری ئیدارەی سربەخۆی سۆران دەڵێت زۆر پرسیار هەن کە لای ئێمە ڕوون نین، لەوانە ئەو هاوڵاتیانە بۆ لە پەیژەی دواوە هەوڵی هاتنە خوارەوەیان نەداوە یاخود بۆ نەچوونەتە سەربان. بۆ ئێمە بەجددی کار لەسەرەوە دەکەین کە ئەوانە لەو شوێنە بۆ هەوڵی هاتنە دەرەوەیان نەدایە و لە کاتێکدا کە ئەو باڵەخانەیە پێژەی دەرچوونی هەیە لە دواوە بۆ بەکاریان نەهێناوە، بۆ هەوڵی چوونە سەربانیان نەداوە. زۆر پرسیارە کە تا ئێستا ڕوونیە. ئێمە دەمانەوێت لە ڕێگای ئەو لیژنەوە ئێمە شوەکو ئیدارەی سەربەخۆی سۆران هەوڵی جدی بدەین بۆ گەیشتن ڕاستیەکان و هەر کەسێک بیتن کە کەم تەرخەمیتن لەو بابەتە ئێمە وەکو دڵی بەجددی ئیشە سەر ئەو بابەتە دەکەین. دەستگیر کراوەکان خاوەنی باڵەخانەکە دەستگیر دەست بەسەرەوە، خاوەنی کۆگایەکی مۆبیلیاتە لە خوارەوە کە شوێنی ئاگرەکە لێ دروست بوو ئەوش دەست بەسەرە. بەڵێ هیچ حاڵەتێکی سووتان نەبووە، هیچ ئاگرێک نەگەیشتە ئەو بەشانێک کە هاوڵاتی تێدا نیشتە جێبوون، تەنها بەهۆی نەمانی ئۆکسجینە و کەوبنەوەی دووکەڵێکی زۆر و پەنگ خواردنی لە ناو بینایەکە بەداخەوە گیانیان لەدەستداوە. قوربانیەکان 10 پیا و 4 ئافرەت بوون، لە نێویاندا 2 کەسیان دانیشتووی ئیدارەی سربەخۆی سۆران بوون و لە زێدی خۆیان بە خاک سپێردران. 8 کەسی دیکەشیان کە خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان و خواروی عێراق بوون تەرمەکانیان لە سۆرانەوە بەرەو پزیشکی دادی هەولێر بەڕێکران بۆ ئەوەی بەرەو ناوچەکانی خۆیان بگوازرێنەوە و بە خاک بسپێردرێن. هاوکات 2 کەسی دیکەشیان خەڵکی ڕۆژئاوای کوردستان بوون لە گۆڕستانی ئیچقەڵا لە ئیدارەی سربەخۆی سۆران بە خاک سپێردران. دوانی دیکەشیان کە دانیشتووی وڵاتی ئێرانن هێشتا لە پزیشکی دادی سۆران ماونەتەوە. ئازادۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام، ئیدارەی سۆران.